ساوتان لێبێ بەڕێزان من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە چوارچەوەی پرۆگرامی بە کوردی بەیەوەی بەڕێزەکەمەوە. هەموو هاینێک لە جیهاندا لە کۆمەڵێک بنەمای سەرەکی و پەرسشی گەورە پێکاتووە کە پێڕاوکارانی بە بایەخی زۆرەوە سەیری دەکەن. ئاینی ئیسلامیش کە ئاینێکی گەورەی ئاسمانیە چەندین پەرستشی گەورەی تێدایە کە مسلمانان بە گرنگێکی زۆرەوە لێ ئەڕوان و پەیڕەویەکەن. مانگی پیرۆزی ڕەمەزانیش کە یەکێک لەو مانگە گەورانەی کە زۆر بە بایەخەوە لەلایەن مسلمانەوە سێر دەکرێت، بەڵام بەداخەوە جێی سەرنجە مسلمانان وەکو عیبادەتێکی تەقلیدی و هەروەها پەرسشێکی ڕووکەش لەو مانگەیان ڕوانوێ و دووریان خستۆتەوە لە هەموو ئەو فەلسەفە و پەیامانەی کە لە پشت ئەم مانگە بوونی هەیە. چونکە لە ڕاستیدا هیچ پەرسشێک بێ پەیام و فەلسەفەی گەورە نییە کە دەبێت مسلمانان یاخود پێڕەوکاران لە فەلسەفەکانی ئەو دیوی تێبگەن. و بەڵام ئێمە چۆن لەم فەلسەفەکانی تێبگەین و چۆن پەیڕەوی بکەین، ئەمە ئەو پرسیارگەلەیە کە ئێمە ئەمانەوێ لە چوارچەوەی ئەم جارەی ئەڵقەی پرۆگرامی بە کوردیدا وەڵامەکانی وەرگینەوە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سیدیق لەو بارەوە تاوتوی ئەم ژارەکەین. مامۆستا سڵاو لە بەڕێز بێ کاتت باش. هەروەها بینانی بەڕێز وەک هەمیشە ئێمە لە ستۆدیۆ کۆمەڵی میوانی بەڕێز کە پێکاتون لە قوتابیانی کۆژە جیاوازەکانی زانکۆی شق لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە کە هیوادارین بە پرسیار وەڵامەکانیان بابەتەکانی مەزیاتر دەوڵەمەندکەن. ئەمە لێرە بەخێراتیانەکەن بەخێوێن سەرچاو خۆشحاڵی مامەدەبوونتان دۆسپاسانەکەین. دیارە گەڕێم وڵاتان دوای تاوتوێکردنی تەوری سەرکی بەرنامەکە. مامۆستا دووبارە دێم لای بەڕێز و سڵاو لێبێ. ئێمە دیارە لە چەند ڕۆژی داهاتوودا ئێمە پێشوازی یاخۆر چی لە ناو مانگێکی گەورەوە کە مانگی پیرۆزی ڕەمەزانە، بەڵام پرسیار ئەوەیە مانگی ڕەمەزان ئێمە لە ڕاستیە وەکو عیبادێکی تەقلیدی و وەکو ینی بەس خۆمانەگرنەوە لە خواردن و خواردنەوە لە کاتێکە لە پشت ئەم مانگە و کۆمەڵێک پەیام و فەلسەفەی گەورە هەیە. ئێمە چۆن نتوانین دەستنیشانی دیاترین پەیام و فەلسەفەکانی پشت مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. قسە و باسێک لەسەر ڕەمەزان ڕەنگە زۆر کرابێ بە تەمەنی ئێمە و تەمەنی ئامادەبووان و بینەرانیش، بەڵام باشترین سەرچاوەیەک بۆی بگەڕێتەوە بێگومان بە پلەی یەکەم قورئانە. كاجتا قرآن كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بو لعلكم تتقون. أم لعلكم تتقونش بدري جاي صالانك جومان لي أبي للاين زور بزاناني أيني وبهلا وشيء تتقون وتقوى وأمانة بهلا تفسيرك يكسر لن تقوى إخوة الله خواب ترسى إيه باش إخوة أي فرموا لعلكم تخافون إخوة قرآن بريتي لو شانه بوشي تقوى بو بخوف شيء قلتي تقوى خوف ونيا ئەمە لە ڕاستیدا تەفسیرێکی هەڵەیە تەقوا و ناوەکەی خۆی دیارە و شەیەکی قورئانیە و ئەچێتەوە سەر ماناکانی وەقا و یەقی و وقایە خۆ پاراستن. لعلكم تتقون بە مانای بۆ ئەوەی خۆ بپارێزن لە چی؟ خۆ بپارێزن لەو کارانەی کە خوددا پێی ناخۆشە، خۆ پارێزن لەو کارانەی کە زەرەر بە ئینسانیەت دەگەێنێ. بۆیە باشترین تەفسیرێک کە کردوێتی بۆ ئەم ئاەتە لە پەیامی ڕەمەزاندا مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردیە. بەدیع زەمان دەڵێ ئەم ئاەتەی قورئان پێمان دەڵێ وێڕای ئەو حکمەتانەی ترکە لە ڕۆژوودا هەیە، ئەوانە حکمەتن لە ڕۆژوو، یعنی یەکێک پێێتە لە ڕۆژوو بۆ ئەوەیە ینی دەوڵەمەندەکان هەست بە برسێتی فەقیرەکان بکەن. ئەوە ڕاست نییە هەمووی، ئەگەر ئەو قسەی ڕاست بێ ئەی فەقیرەکان بۆ بە ڕۆژوە بن، بۆ فەقیرەکان بهەژارن و هەست بە برسێتی خۆیان نەکەن. ئەگەر وا بۆە بێت دەوڵەمەند بێ هەنێکە لە ڕۆژوو بۆ ئەوەیە لەبەرەوەی سەحەتت باش بێت، جاگەر وا بێ هەیە هەر ئیمانی بەخواش نەبێ و سەحەتی لە تۆش باشترە و خۆی ڕێژی مەکات و ینی ئەمانە هەمووی قسەگەلێکن ڕاست نین، ینی شتێکە وەکو بڵێ لە پەراوێزی بابەتەکە ئەدۆزرێتەوە لقن ئەمانە شتی سەرەکی نین. بەدیع زەمان سەعیدی کوردی دەفەرمێ لعلكم تتقون، ئەڵێ بە پلەی یەکەم خوددا پێمان دەڵێ ئەم ڕۆژوە لە پێناوی ئەوەیە کە تۆ وەکو وقایە وەکو قەڵغانێک دیوارێک بخاتە نێوان تۆ کارە خراپەکانی دی. لەبەرەوە بە پلەی یەکەم ڕۆژوو بۆ ئەم کارەیە، بۆ چونکە ڕۆژوو یەک جیاوازی هەیە لەگەڵ نوێژ و زەکات و حەج و ئەوانی دیکە. چییە جیاوازەکەی؟ جیاوازەکەی ئەوەیە لە ڕۆژوودا ڕیاکردن نییە. ئەتوانی لەبەر خاتری خەڵک بچی بۆ مزگەوت بۆی بتبینن، ئەتوانی لەبەر چاوی خەڵک پارە دەرکەی، بەس ڕۆژوو کەس دیار نییە. بە تاقی تەنیا خۆت لە ماڵەوەی لە یەک ژوورێکا دانیشتووی کەس دیار نییە، خوددا نەبێ کەس ناتبینێ، خۆ لەوێ دەتوانی بیشکێنی بەس نایشکێنی. ئەلێرە بەدیع زەمان ئەڵێ ئەلێرە ماناکەی دەرەکەوێت، ئەلێرە ماناکەی دەرەکەوێت کە تۆ هەست بە ڕقابەیەکی ذاتی ئەەکەی، هەست بە چاودێریەکەکەی لە ذاتێکەوە کە ئەڵڵایە، ئیدی تۆ دەست ناچێتە کارێکی دی. ئەمەیە ئەجنا کارەکانی دی دەتوانی ڕایەتی بکەیت لەبەر خاتری خەڵک بیکەیت، بەس ڕۆژ و ڕایەتیان ناکرێت.
بە خەڵک بڵێ بە ڕۆژم بەچووتە ماڵۆ بیشکێنە بەس ناشیشکێنی ئەومانەیە چیە ئەومانەی وای وقایەکەواتە دەڵێ هەر ئەمەیە ئەکاتە ناوەڕۆکی تعریفی مسلیم پێغەمبەر فەرمووی مسلیم چێە المسلم من سلم الناس من يدي ولساني کەواتە گوتمان مسلمان پێش ئەوەی کەسێ بێ قازانج بە خەڵک بگەێنێ کەسێکە زیان بە خەڵک ناگەێنێ مسلمان کەسێکە زیان بە خەڵک ناگەێنێ کەواتە جارێکی تر وەکو ڕۆژۆکەی لێهات وقایە یعنی مسلمان بوو بە واقعی بوو بە وقایە بۆ ئەوەی خەڵک تووشی زیان نەبێ و زیانی پێ نەکەوێت ئەم پەندی کوردیش ئەچێتە سەر ئەم فەرمودەی ئەڵێ ئەگەر گوڵ نیت دەڕکیش مەبە گوڵبی باشە بەس گوڵ نیت دەڕکیش مەبە ئەوە خاڵی یەکەم خاڵی دوم بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ ئەوەیە کە تۆ بە دیاری خواردنێکە و دانیشتووی ئەڵێن بۆ ناخۆی ئەڵێ و چاوەڕێی بانگەکەم باشە چێ منعی کردی بخۆ ئەڵێ خوددا دەڵێ ڕۆژوو ئەوەیە ئێستا مەخۆ ئەی دەڵێ کەی دەخۆی دەڵێ کەی خوددا گوتی بخۆ کەی دەڵێ ئەڵێ کاتێک کە بانگیدا کەواتە لێرە ئەڵێ تۆ لەسەر ئێستا حەقیقەتەن تۆ کەوتویتە حاڵەتێکەوە هەتا ئەمرێکت بۆ نەیە لەلایەن خودداوە بڵێ بخۆ ناخۆی کەواتە ئەم خۆگرتنەوەیش جارێکی تر هەر ئەو مانایی پێشوو دەبەخشێتەوە خەڵی سێم مامۆستا بەدیع زەمان ئەڵێ مەسەلەی شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن ئەڵێ یعنی خەڵک لە ڕەمەزان ڕوو لە هەزاران شتی بێمان ناکا بەڵام ڕوو لە قورئان ناکاتەوە بەچنەوەی ئەم مانگە بە قورئان ئەو مانگی قورئانی تیادابەزی یعنی چی یعنی بچنەوە خزمەتی قورئان قورئانیش هەر بە خوێندنەوە نا خەڵک بە خوێندنەوە باشە ناڵێم خراپە خوێندنەوە باشە بەس خوددا فەرمووی لیەدەبەروا ئایەتی ئەفەلا یەتەدەبەرون القورئان یعنی خوێندنەوەی قورئان ئایەتێک ئەم سەر و ئەو سەری لێک بیتەوە بە هەموو ماناکانی تەدەبور یعنی وەکوڵێ ئەو دوای مەسەلەکان ماناکانی پشتەوە چیمان پێ ئەگەێنێ ژنامە قسە نیەت قورئان بخوێن تۆ بڵێ الحەمدولله رب العالمین ئێ دوای یعنی سوپاس بۆ خوای هەموو جیهانیان ئەوە چی ئەوە تەرجمەیە حەمد چی بوو ڕەب چی بوو عالەمین چی بوو تەئسیری لەسەر ژیانی ئێمە چییە بۆی ئەم خەڵکی ئێمە تەفسیری قورئانەکە و تەفسیری قورئانەکە ئەمانە تەفسیر نین ئەمانە تەرجمەی حرفین تەرجمەی حرفی قل والله أحد خوددا یەکە ئەوە چی دوای واتەمانە هەمووی بابەتگەلێکن زۆر گرنگن بەدیع زەمان سەعیدی کوردی ئاماژەی بۆکە لەبەرەوە ئەچێتە سەرخاڵێکی دیکەی زۆر سەرەکی پێمان دەڵێ ڕۆژوو عیبادەتێکە کەسانی ئازاد پێی هەڵدەستن بۆ چونکە بەلای کەمەوە سێشۆن لە قورئاندا پێمان دەڵێ ئەگەر ئەم هەڵەیەت کرد ئەو هەڵەیەت کرد ئەبێ چی بکەیتۆ ئەبێ بچی لە سەردەمی خۆیدا کە عەبد هەبووە ئەبێ بچی عەبدی ڕزگارکەیت باش نییە لە نەتیجەیە ئەگەر نا ئەبێ بچی بە ڕۆژووبی یعنی وەک بڵێ ڕۆژووبوون لەگەڵ ئازادکردنی خراوەتە لەبری بەدەل یعنی چ جای ئەوەی هەڵەیەکت کرد بچی کۆیلەیەک عەبدێک ڕزگارکەی لەو سەردەمە کە باس کراوە ئێستا کە نەماڵێ لەبری ئەوە بچۆ شەهرەینی متتابعین 2 مانگ بە ڕۆژووە بۆ نمونە یعنی چی یعنی ڕۆژووگرتن هاتە بری ئازادکردنی کۆیلەیەک کەواتە بۆیە دەگوتری ئەو کەسەی بە ڕۆژووە بێ کەسێکی ئازادە بەڕاستی کەسێکی ئازادە بۆ گوتم کە چاوی لێنێ ئیرادی خۆیەتی و قاوەنی ئیرادی خۆیەتی مانە هەموو لە ڕاستیدا پێمان دەڵێ کە مەسئلەی ڕۆژوو ئەمما ناگەلانی لە پشتەوە بڵێ جوانە مامۆستا دێنە سەر خاڵێکی تر ئەوش مەسەلەی لە ڕووی ئاینیەوە ئێمە کە بە ڕۆژووە بین بەڕاستی وەکو خۆمانەگەین و لە خواردن و خواردنەوە یعنی چەندین ساڵ هەروایە بێگومان بەڵام مسلمان تێنەگەیشتووە لە فەلسەفە ڕاستەق یعنی بڵێن لە ئایندا دەبێت چ چاکسازی بکرێ لە ڕووی ئەوەی کە چۆن بە ڕۆژووی ینی فەلسەفە ئاینیەکەی پشتەوە ینی ئەوە تەنیا تو ئەوەیە تۆ نان بخۆی نان نەخۆی ینی زۆر کەس بە هەمان شێوە بڕواشی پێنی بەڵام بە هەمان شێوە ینی لێکە قسە باشەکانی دیکە لەم بوارەدا پرۆفیسۆر ڕەحمەتی مامۆستا مستەفا زەڵمی بە ڕەحمەت بێ لە کتێبی فەلسەفەت الشەریعەدا بە زمانی عەرەبیە ئەچێتە فەلسەفەت الصیام ئەچێتەوە بۆ فەلسەفەی ڕۆژوو جارێکی تر قسەیەکی ترمان بۆکە ئەڵێ ڕۆژوو 3 مەرتەبەیە هەر کەسێ 3 مەرتەبەکەی جێبەجێ نەکرد بێ ڕۆژوو بەجێ نهێناوە چونکە هەموو مسلمانە بە ڕۆژوو مەگداعش بە ڕۆژوو بێ خەڵکە کوژێ کەواتە ئەمە چییە خەڵک بە ڕۆژوو شەبێت و دوایش خەڵکێکی خراپی لێدە ئەوانش کە لە بازاڕە شت گرانەکەن هەر بە ڕۆژوو ئەوانش کەشتی ئەکسپایرمان دەرخوا دەدەن هەر بە ڕۆژوە بن ئەی دەی باش ئەم ڕۆژوە کوا لەعەلەکم تەتەقون کەواتە مامۆستا مستەفا زەڵمی بە ڕەحمەت بێ لە پەیامی ڕەمەزانەکەدا لە فەلسەفەی شەریع و فەلسەفەی ڕۆژوودا دەڵێ ڕۆژوو 3 مەرتەبەیە ئەڵێ مەرتەبەی یەکەمیان ئەمەیە کە هیچ ئەوەیە خواردن و خواردنەوە لە خۆت قەدەغاکەی ئەمەمان زانی ئەمە کافی نییە بۆ ئەوەی تۆ بڵێ من بە ڕۆژوو بوومە مەرتەبەی دووەمی سەومی جەواریحە یعنی چی سەومی عەزاکانمان ئەم دەستە لە خراپەیە بەکارنەهێنی ئەم پێیە کە تۆ بە ڕۆژووی نەچێ بۆ شوێنی خراپت بەرێ ئەو چاوانە کاری خراپت پێ نەکەن باش نییە ئەو زمانە کاری خراپت پێ نەکەن
هەر لەبەرەوەش ئەگە سێری قورئانکەی لە قورئانە تۆ نزیکەی زاراوەی سیامت هەیە و زاراوەی سەومیشت هەیە لە قورئان. ئەگە سێرکەی تقریبا نزیکەی 9 جار لە قورئانە خوا باسی سیامی کردووە. یەک جاریش وشەی سەوم لە قورئان هاتووە. وشەی سەومەکە لە قورئاندا هاتووە فقل إني نذرت للرحمن صوما فلن أكلم اليوم إنسيا. يعني الصوم لەوێ بە مانای چی دێ؟ بە مانای زمانگرتنەوە لە قسەکردن. کەواتە لە ڕاستیدا ئەگە سیام بریتی بێ لە قەدەغەکردنی خواردن و خواردنەوە، ئەوە سەوم بریتیە لە ڕاگررتنی زمان لە بەکارهێنانی وشەی خراپ. کەواتە جارێکی تر مامۆستا بەدیع زەمان پێمان دەڵێ ئەوەیە کە جەواریحەکانت ئەندامەکانت کاری خراپ نەکەن، چونکە زۆرێک لەوانەی بە ڕۆژوون ڕاستە خواردن و خواردنەوە ناخۆن، وانە بەڵام دەستیان خراپەکە، پێیان بۆ شۆنی خراپیانە بە زمانیان غیبەتی خەڵکەکە، جوێن بە خەڵکەدا، کۆمنتی خراپ بۆ خەڵکە نووسێ، وانە پۆستی خراپ هەمووانێ. کەواتە ئەمە مەرتەبەی دووەمە. مەرتەبەی سێم و گرنگتر مامۆستا مستەفا زەڵمی بەڕەحمەت و ئەفەرمێ بریتیە لەوەی کە ناخت چی ئەڵێ ناکرێت تۆ بڵێ من بە ڕۆژوم ڕەمەزانە، من بە ڕۆژوم و ناخت پڕی حەقت بێ بەرامبەر دەر و دراوسێ و کەس و کار و خزم و خەڵکانی و ئینسانیەت. ناکرێت تۆ مسلمان بیت و بڵێ من بە ڕۆژوم ئەوانەی تریشم جێبەجێ کردووە بەڵام لە ناختە حەسوود بی، لە ناخت هەمووی ڕق و قینە بێ، لە ناختە وەکۆڵێ سیفەتە نێگەتیڤەکانت هەڵگرتی بێ بەرامبەر بە ئینسانیەت. بڵێ من بە ڕۆژوم و دڵت خۆش بێ خەڵک لە ئەوروپا ئەکوژرێ و تەقینەوەی بەرامبەرەکرێ، بڵێ من بە ڕۆژوم دڵت خۆش بێ بڵێ ئەو خەڵکە چاوی دەرەهات و با بکوژرێ، وانە ئەمانە هەموو شتی نائینسانین، هەموو شتی نائینسانین. کەواتە دەڵێ ئەوانە بە ڕۆژوون نین کە ناخیان ئەو جۆرە شتە پیسانی تێدایە، ئەوانە بە ڕۆژوون نین کە ناخیان ڕقی لە ئینسانیەتەوە، ئەوانە بە ڕۆژوون نین کە ناخیان پڕی حەقدە و پڕی لە حەسەدە، ئەوانە بە ڕۆژوون نین کە ئەندامەکانیان بەکارهێنن بۆ شتی خراپ. هەر ئەوەندەیە کە ئەمە قسەیە ڕاستەقینەیەکی هەیە لەو فەرمودەی کە خەڵکانێک من لم يدع قول الزور فليس له إلا الجوع والعطش، يعني کەسێک شتە خراپەکان بەجێ نەهێڵێ هەرەمانی بۆ ماوەتەوە. کەواتە فەلسەفە ئاینەکانی پشتی ڕۆژ و زۆر شتی ترن. خاڵی تری زۆر سەرەکی لە باسی ئایندا ئەوەیە کە بەڕاستی پێغەمبەر فەرمێت تەبەسموکە فی وەجهی ئەخیکە صەدەقە، یعنی ئینسان بەرامبەر بە ئینسان زەردەخەنەیە بکات سەدەقەی بۆ نووسرێ، یعنی دینەکەی تۆ پێکەنین و زەردەخەنی بە سەدەقە داناوە. نازانم بۆ مسلمان بە ڕۆژەوی عەبوسە بێ، تووڕێ ئەڵێ بۆ تۆ بە ڕۆژوو بووە، مۆزەفە ئیشت بۆ ناکە، تووڕە ئەمە چ مانایەکە بە ڕۆژوو کاکە بە ڕۆژوو نابێ، بە ڕۆژوو ئاوا نابێ. مسلمان قەدیم بە ڕۆژوو بۆ ڕووی خۆش بووە و شوکاری باشتر بۆ خەڵک کردووە. بە ڕۆژووە بێ چۆنەڵێ هەڵسوکەوتەکانی ڕۆژانی ئاسایشی لێ تێکەچێتەوە جارێکی تر، مانە هەموو وەکو منەتی لێ دێ بەسەر ئینسانەکان. بۆیە ئەو خاڵە زۆر گرنگە لە باسە ئاینەکانی مانگی ڕەمەزانە کۆمەڵە شتێکی ئەبێ ڕاستیکردنەوە. لە مانگی ڕەمەزانە مسلمانەکان بەتایبەت لە کوردستانە لە دنیاش ڕەنگە وابێ زەکات دەرەکەن. زەکات چۆن دەرەکەن؟ ئەم زەکاتەی بۆچی ئەرێ ئەم زەکاتەی ملیۆنەها و ملیاردێر و ملیۆنێرمان زۆرە، ئەرێ بۆچی عالەمی ئیسلامی هەر هەژار و فەقیرە؟ لەبەرەوەی زەکات فەلسەفەکەی تەواو نییە. بۆ زەکاتی کورد چۆنە؟ بەلای کەمەوە زەکات لە کوردستانە چۆنە؟ ئەو پارەی کە دەرێکە ئەڵێ ئەگە من $1 زەکاتم هەیە، ئەگە بیدەمە کەسێک ژیانی لە فەقیری ڕزگارەکەم، خۆی ئەسلی زەکات ئەمەیە، ئەڵێ من ئەگەر بیدەمە ئەو برادەرە ئەو دەفتەرە، ئەو پێم ئەڵێ ئەم برادەرە 40 دەفتەری هەیە، بۆیە دەفتەرێکی داومەتێ، بۆ ئەوەی کەشف نەبێ من 40 دەفتەرم هەیە، دێ ئەو دەفتەرە بچووکە کاتەوە ئەیکاتە وەرەقە، هەر وەرەقەشی لە ترافیک لایتەکانەدا بە سوالکەر و دەرۆزەکەر. بزانە لە مانگی ڕەمەزانە هەرچی دەرۆزەکەری نەک عێراق، هەرچی دەرۆزەکەری وڵاتانی ئێران و پاکستان و هندستانی هەموو دێتە ئێرە. بۆ چونکە ئازان کورد ئاوات ئینەدا، بۆچی بۆی خزم و کەسوکارەکەی نەزانێ پارەکەی چەنە، دەرو دراوسەکەی نەزانێ، فەقیرێکی وڵاتەکەی خۆی ئەبێ زەکاتەکەی بدا بە فەقیر وڵاتەکەی خۆی بیبوژێنێتەوە، هەڵی سێنێتەوە، کارگەی بۆ دروستکە، سیارەی بۆ بکڕێ، بۆ ئەوەی کە لە فەقیری دەریکە، بۆ ئەوەی ئەم پێی نەزانێت دێ ئاوا وردێکاتەوە لە ترافیک لایتەکان ببینە ئەو مۆنیکا و ئەو سیارە گەورانە ئەوەستن پارادن بۆ خەڵکانە و پارە تەوزیعەکەن بەو شێوازانە. ئەوە زەکات. زەکات چۆن وابێ؟ میکانیزمی تەوزیعکردنی سەدەقەی فتر دێ ئێوارەی جەژنە لە زەکاتی فتر بدەن، زەکاتی فتر چ وڵا 2000 و 3000 بابە ئەم ئەمانە من ئەوسەتی ما تطعمون ئەهلیکم، یعنی ئەم جۆرە بابەتانی کەوا عیلاقەی بە سەدەقاتەوە هەیە، خودای گەورە میزانێکی بۆ داناوە، یعنی ئەڤیراج، یعنی معدل، یعنی تێکرایەک وەرگرا چەند بدەی من ئەوسەتی ما تطعمون ئەهلیکم. هەر کەس خۆی ئەزانێ زەکاتی فتری خۆی چەنە، نەبوو بە 2000 و 3000 ماڵ هەیە من ئەوسەتی ما تطعمون ئەهلیکم. جاری وا هەیە ماڵێک بای 10 وەرەقە خواردن لەسەر سفرەکەی هەیە، ماڵ هەیە وایە قچێکە باشە،
ئەم ئەبێ معدلی دانی زەکاتی ئەم جیاوازە پێی بڵێ وڵا بە 2000 دەربازەبی مانە هەمووی فەلسفەکانی خۆی ون کردووە فەلسفەکانی خۆی لە ڕاستی ئەمانە هەمووی ونی کردووە خاڵێکی تر ئەوەیە کە مانجی ڕەمەزانمان لێ دێت دواکەوتوی مسلمانمان بۆ دەرەکەوێت دواکەوتوی جیهانی ئیسلاممان بۆ دەرەکەوێت بە چاوی ڕووناک لەم سەردەمەی کە پێی دەگوترێت سەردەمی گلۆبال وۆرمینگ سەردەمێک کە تیایدا هیچ شتێک بە چاوی ڕوت نابینرێ سەرکەویتە سەر بیناکان و سەرکەویتە سەحرا بڵێ وەڵا بزانام ئێوارەی ئینە مانگە بینم کاکە مانگ نابینرێت لەم سەردەمە چۆن پێغەمبەر فەئین غومە عەلەیکم هەمیشە من ئەڵێم مانگ نابینرێت تازە ئەو ئاسمانە ڕووناکە نەما لە ڕووی ژینگەییەوە 10 ملیار یعنی 10 بلیۆن تەن گازی CO2 لە ئاسمان هەیە ئێستاکە ئەم هەموو فڕۆکانەی بە ئاسمانە ئەڕۆن ئەم هەموو کارگانەی کە هەیە ئەم هەموو ئۆتۆمبیلەی کە هەیە ئاسمان ئەو ئاسمانە نەما جارێکی تر تۆ بە ئاسانی مانگ ببینی کاکە علمی فەلەک هەیە بۆ ناچی بە علمی فەلەک پێت ئەڵێ لە ئێستەوە ئەزانی مانگی داهاتوو چەنە ئەو چەند ها 29 اینجا ئێوارەی جەژن وەڵا سعودیە کردی وەڵا ئێران نەیکرد هەموو سیاسیش هەموو شەڕی سیاست ئێران بیکە سعودیە نایکە سعودیە بێکە ئێران نایکە وەڵا قەتەر کردی فلان کردی ینی چی ئەمە ینی ئەمە بەڕاستی هەمووی کارەساتە بەڵێ لە کارەساتە هەموو ئەم بابەتانە لە ڕووی ئاینیەوە باشە ئەوە فمن كان منكم مريضا أو على سفر زانیمان فلان نەخۆش و فلان سەفەرە ئەبێ فتوایەکە بێ بۆ کرێکار هەیە ڕۆژێک ئیش نەکاو ئەکەوێتە ناو ڕەمەزانەوە توانێت لە ڕۆژێکی ترا بیگرێتەوە بۆ نمونە بۆچی ئەم فتوایانە بۆ ئەم کرێکارانە بەم شێوازە نادرێ ینی شێوازی فتوواکان هەیە بەس ئەویش بە شێوازێکی هەڵێ ئەڵێ هەموو ڕۆژ بیگرە هەموو ڕۆژ چوویتە سەر ئیشکە نەتوانی بیشکێنە باشە لەسەر ئیشکە نیوەی قووەتی ڕۆی لە پەلو پۆکە و تازە ئیشی چی پێکرێتەوە چی پێ ئەخواتەوە تەڵەباکەوێتە ناو ئیمتیحانەوە ئەمە تەڵەبێ لە ناو ئیمتیحانی کۆتایی ژیان و مستەقبەلی لەسەرێتی خدا پێ خۆشە مستەقبەلی خەڵک بفەوتێ بەدڵنیایی نە ئەی باشە لیژنەی فتووە بۆ قسە لەسەر قوتابی ناکە لە ئەم قوتابیانە چۆن بن چۆن نەبن قسەیەکیان بۆ بکەن من نایکەم بەڵام ئەزانم بەڵام ئەوێ ئەوان بیکەن ئەوە کاری ئەوانە خاڵێکی تری زۆر سەرەکی ئەوەیە کە ئەم بابەتانە لە سەردەمی خۆیان یعنی سەیری ڕۆژی قیامەتکەی لە قورئانە خەڵکانێک کە لیانە پرسن قالوا كم لبثتم ئەڵێ ئێوە چەنە لە دنیا ژیان قالوا لبثنا يوما أو بعض يوم فاسأل العادين عادين يعني بمعنى أواني برو تفسيري طبري برو تفسيري قرطبي يعني الحساب أواني كأكاونت أو كأجميرن كواتا أم آيات بيمان ضل لها مسردمك لها مولاتك هيئك ودستيك بيدا قتري العادون خدا بيالي العادين ببي جملك أمانة بريتين لو حساب قراني كدبي لها مولاتك هبن ملاي مزقوت نازاني حساب مش ملانية أو بيشنوجي مزقوته أو تاربيشة أو نازاني مانگ چەنە و چۆن 29 و 29 چۆنە بێ و ئەوە ئیشی فەلەکە لە دوای فەلەکە ئەم حسابگرانە بێ ئەمانە ئەم شتەمان بۆ ڕوونکەنەوە نامەلای مزگەوت ئەمانە علمی ئەو نییە ئەو علمی نەخوێندووە لەبەرەوە ئەمانە هەمووی خاڵی زۆر گرنگن کابێ ئاگداری بین ئەگەداری ئەوە بین لە ڕاستیدا قسە و باسە سەر ئەمانە زۆرە کۆتایی بەوە دێنم دیاردەیەکی تری خراپ لە مانجی ڕەمەزانە تەدەخولکردنە لە ژیانی خەڵک بە ڕۆژووی تۆق چییە ڕۆژوو بینی من و خواتەوە مافی ئەوە نییە لە من بپرسی بە ڕۆژوویان نە فلانە کەس بۆ کچان مشکلیان هەیە ئەو سەرپۆشە چیە کردوتە ئەو سەرپۆشی ڕەمەزانیە دوای ڕەمەزان فڕێدی ئیتۆق چییە خوا ئەوەندەی قبوڵە لی تۆ خۆتۆ لە جاتی خۆ قسە ناکی بڕیار نادەی وەڵاگەر دوای ڕەمەزان سەرپۆشەکەت فڕێدی ئەم ڕۆژوەت قبوڵە چێ توزانی لای خواوە هاتووی ئەمانە هەمووی قسە و باسێکن لە نێو کۆمەڵگەی ئێمەدا زوو سەر هەڵداتەوە بێتم مای تەدەخولکردن لە ژیانی خەڵک اینجا ڕۆژوو بەوەچی ئەشکێ بەوە ئەشکێ وەڵا ڕۆژۆکەی فلان شکاوە نازام چی شکاوە ئەمە هەمووی تەدەخولە لە ژیانی یەکتر تێبگەین ڕۆژوو بریتێ لە پەیوەندیەک مانجێک بۆ هێمنکردنەوە مانجێک بۆ ئاسوودەبوونی ڕوحەکان مانجێک بۆ بێدەنجی فەلەن ئوکەلیمە اليومە ئینسی مامۆستا دێنە سەر مژارێکی تر کە زۆر گرنگە مانگی ڕەمەزان بەداخەوە لە کۆمەلگای مسلمانە بۆتە مانگی خواردنەوە یعنی پارێکی زۆر ئەڕوا بە فیڕۆ ئەچێت لە مانگی ڕەمەزانە و ئامانجێکی ئۆتۆ لە پشتەوە نیە ئیتر ینی کەسەکە چونکە برسیە پێی وا دەبێ هەموو شتێ بکرێەوە هەموو شتێ ینی زۆر ینی زیادە ڕۆی یەکرێت ئێمە ینی لە کۆمەلگای مسلمان یاخود مسلمان چ پێویستە چ پێداچوونەوەی بکات لە ڕووی ئابوووریەوە چونکە پارێکی زۆر ئەڕوات وە ئەبین لەو سەرەوە بۆ جەژنانی هی نەبێت مفلیسە بێ مسلمان پێدوانیە ڕەمەزان مانای وا بوو لە مانجێکا ئینسانی مسلمان گوێی لە خواردن نییە ینی ئەو سێوەجبەی لێ ئەبێ بەدوان ینی ئەو سەر و ئەو سەرە شتێکە دکتۆرەکان ئەڵەن ڕۆژوو ئیفتار ڕۆژوشکاندنی ئێوارە بۆ تەعویز نییە بۆ قەرەبووکردنەوە نییە ئەوەی نیوەڕۆشی پێ قەرەبووەکەنەوە زۆرێک لەوانەی لە وڵاتی خۆمان ئەڵێن لە ئەچینە سەر تەرازوو لە دوای ڕەمەزان سێرەکەی قەڵەو بووینە لە دوای ڕەمەزان ڕۆژی جەژن خۆیان نەچێشن قەڵەو بوون و
وانە چونکە لە دوای برسێتی طریقی ئیسفەنجەیە هیچ لە هۆکارەکان بۆ قەڵەبوون دکتۆرەکان واڵن دکتۆرەکانی بواری غیزایی و خواردن واڵن ئەڵێن لە دوای برسێتیەکی زۆر بخۆی قەڵەوە بیتەوە کەواتە بۆ ئەوە نەکراوە ئێوارە ئەوە خواردن خۆ کاری من نییە کاری پسپۆڕانە بێ قسەی تێدا بکەن بەڵام مەبەستمەوە لە ڕاستیا بڵم WFP پرۆگرامی خۆراکی جیهانی ئەم ڕێکخراوانەی FAO ینی خواردن و ئەوەی چ پێڵێن کشتتوکاڵ فود ئەن ئەگریکالچەر یعنی ئەم ئۆرگەنایزیشن ئەم ڕێکخراوی خۆراک و چۆنەڵێ کشتتوکاڵی جیهانیە پێمان دەڵێن هەموو ساڵێک کۆی خواردنی فرێدراو کۆی خواردنی فرێدراو 1.3 ملیار تۆنە لە ساڵێکدا 1.3 ملیار تۆن خواردن خەسارە بێ خدا فەرمی وەکول وەشرەبوو ولا تسریفوا يعني ئەم شەرتە گرنگە ئەبێ ینی ئێمەی مسلمان پابەند بین بەما ینی خدا ئیسرافی پێ ناخۆشە لە نەتیجەکە ئیسرافی پێ ناخۆشە ئەو حاڵەتێ هەر ئەم دوو ڕێکخراوەی WFP و FAO پێمان دەڵێن لە کۆی دانیشتوانی جیهاندا لە هەر دە کەس بگری تقریبا ینی نۆی تێر بە یەکێکان برسیە بەمانایەکی تر پێمان دەڵێن لە کۆی 7 ملیار و نی و مرۆڤ ئێستاکە 1 ملیار مرۆڤ برسێتی تقریبا 1 ملیار مرۆڤ لە جیهاندا برسیە نزیکەی بەپێی لەبەر بەدخۆراکی ساڵانە مناڵی خوار 5 ساڵی نزیکەی 310 ملیۆن منداڵی خوار 5 ساڵی دەمرێ لەبەر بەدخۆراکی و نەبوونی خۆراکی باش ناخۆ ئەمە کارەسات نییە ئێمە خواردن فڕێبەی ئێمە بەپێ ئەو ستانداردەی کە دانراوە هەر تاکێک ڕۆژانە ئەگەر خاشاکەکەی 1 کیلۆ بێ ئێمەش وەکو هەرێمی کوردستان 5 ملیۆن بین هەرە بێ ئەوەندە حساب بکەین ئەوەندە کیلۆ فڕێبین ینی 5,000 تەن ئێمە سێرەکەین ئەومان تێپەڕاندووە یعنی ڕۆژانە تقریبن بەپێ ئامارەکان هەولێر زیاد یان نزیکەی 2000 تەن خاشاکی هەیە سلێمانی هەروە و دوهۆک هەروە ئێکەوە ئەمە چیمان پێڵێ هەر ئەوەی کە بچیتە ئەو زبڵخانانە پێمان دەڵێ ئەم 2000 تەنەشدا بەشکەی ڕێژەکەی بەوە نییە وەکو یەک بێ بڵێ ئەمیان مادەی وشکە و ئەمیان کاغەزە و ئەمی تریشان بریتە لە مادە پلاستیکەکان ئەمیان شوشەیە ئەمیشان خواردنە ڕێک هەمیشە لە کوردستانە ڕۆژی ئەگە 5,000 تەن خاشاک فڕێ بدرێ ئەو مانای وایە نزیکەی لەم 5,000 150 خواردنە 150 خواردن کەواتە ئێمە هێشتا لە ماڵەوە فێر نەبووین بەشی 5 کەس چۆن لێنی هێشتا فێر نەبووین بەشی 2 کەس چۆن لێنی هێشتا ئەو مقدارە فێر نەبووین هێشتا ئەو مقدارەمان نییە ئەمە زۆر عیبە هێشتا ئەگەر مقداری ئەومان نەبێ نەزانین خەڵک بە چەند تێرە بێ ینی ئەم حاڵەتانە وڵاتانی ترتیان پەڕاندووە وڵاتانی تر ئەمانێن هەموو لە ڕاستیدا تێپەڕاندوو بۆی هەموو ئەم بابەتانی کە پەیوەستە بە مەسەلەی جانیبی یا بەڵێن مەسەلە ئابوووریەکانەوە ئەبێ ڕەمەزان ئەو مانگە بێت تایدا بەلای کەمەوە ئێمە بتوانین ئەو وەجبەی کە نایخۆین لە نیوەڕۆیا وەجبەمان نییە ینی وەجبەیەک ببەخشی کە نیتە وەجبەیەک ببەخشی بەڵێ مامۆستا دێنە سەر دواتەوەری خۆمان کە پێویستە بە ژینگەوە لە مانگی ڕەمەزانە دیارە وەکو باسمان کە لە ڕووی ئابووریەوە تێچوونێکی زۆری هەیە کە ئەو تێچوونە زۆرە هەبوو بێگومان لێکەوتەی هەیە بۆ ژینگە پاشماوە زۆر فرادرێ ئێمە چۆن بتوانین لە ڕووی ژینگەوە لە مانگی ڕەمەزاندا ژینگەمان زیاتر پارێزراوتر بکەین بیپارێزین ژینگە مانگی ڕەمەزان نەکەین مانگی پیسکردنی ژینگە دەستەواژەیەکی ئێستاکە لەگەڵ هەموو بوارەکان بەکارهێنرێ ئێستاکە ئێمە مەسەلەن خانوبەرە دروست دەکەین جاران مانگوت بیلدینگ ئێساڵین گرین بیلدینگ یعنی چی ینی خانوبەری سەوز ینی خانوبەرەیەک بێ دروستکەین لە ڕووی ئەندازیاریەوە کە هەموو مەرجەکانی ژینگە پارێزی تێدا بێ بە ڕۆژا بەڕاستی ڕووناک بێ پێویستیمان بەوە نەبێ گڵۆبدا بگرسێنین هەر ڕووناکی دەرەوە بێینە ژوورێ بەمانایەک لە مانەکانی دیری کۆمەڵ کرایتریایە کە بێوانەی هەموو تێدا بێ پێ ئەو کاتە پێی دەوترێت گرین بیلدینگ ئێستا مەسەلەن کۆمپانیا دروست دەکرێت بێ ئەو کۆمپانیانە لە قۆناغی ئێستا پێی دەگوترێت گرین کۆمپانی یعنی چی کۆمپانیا سەوزەکان یعنی ئەو کۆمپانیانەی کەوا لە کاری خۆیانە قازانجیش دەکەن بەڵام ژینگەمان بۆ پیس ناکەنەوە اینجا ئێستا ئەم دەستەواژەیە پەڕیوەتەوە ناو ئەوەی کە پێوترێت حەجی کەسک حەجی سەوز الحەج الأخضر حەج کاتێک کە 3 ملیۆن کەس ئەچنە ئەبێ ئەمانە بیر لەوە بکەنەوە حەجێکی ژینگەیی بکەن یعنی ئەم حەجە ژینگەی تێدا پیس نەکرێ ڕەمەزان ئێستاکەش دەستەواژەیەکی تازەی بۆ هاتووە پێ دەگوترێ گرین ڕەمەزان یعنی ڕەمەزان ئەخضر یعنی ڕەمەزانی سەوز ڕەمەزانی سەوز بریتێ لەو ڕەمەزانەی کە تیایدا بە ڕۆژوو دەبین و تیایدا دەخۆین و دەخۆینەوە بەڵام لە هەمان کاتدا ژینگەمان پیس نەکردو
ئێستا ئێمە لە کوردستانە 5600 مزگەوتمان هەیە. ئەم 5600 مزگەوتە ئەم 5600 مزگەوتە ئێواران ئیفتارەکەن وایە لە هەر مزگەوتێکا معدل هەندێک مزگەوت زۆر دێ هەندێک مزگەوت کەم بەڵام تۆ بەلای کەمەوە هەر زۆر کەم بەلای کەمەوە بڵێ هەر مزگەوتێک ئێوارە 100 کەسی لێ ئێوارە لە هەر مزگەوتێکا 100 کەس هەیە 5600 فیصد ئەکاتە 560,000 یعنی 9 ملیۆن زیاتر ئینسان لەو مزگەوتە لە کوردستانە لە مزگەوتەکانی کوردستان سەروی 9 ملیۆن کەس دانیشتۆ ڕۆژۆشکێنێ بەرامبەر هەر یەکێ لەمانە کوپێکی ئەدەیتێ یەکبار مەسرەفی یا دەبەیەکی ئاوێ دەیتێ یعنی هەموو ئێوارەیەک 560,000 دەبەی ئاو فڕێدرێ یا کوپێکی چای فڕێدرێ وانە ئەم 100 کەسە ئەگەر تۆ بەلای کەمەوە ئاوا بڕێ بڵێ ئەمانە مەسەن دانیشتون هەر بەلای کەمەوە 5600 مزگەوتمان هەیە ئەمانی شەڵێن بە مزگەوتەکە پیس نەبێت سفرەی نایلۆنی سەفەری ئێنن لە هەر مزگەوتێکە 50 متر دانێ 50 متر بۆ 5600 مزگەوت 280,000 متر ڕۆژانە سفرە هەیە 280 ڕبع ملیۆن زیاتر ئەمجارە ڕبع ملیۆن متر سفرەی سەفەری اینجا فیسی بکە بزان لە مانگێکا چەند دەرەچێت ئێمە چیمان کرد کەواتە ئەمە جارێکی تر ئەوەی ناوێکە بیرکەینەوە ڕەمەزانی سەوز بەوە ئەبێ کۆمپانیا کارگەی ڕیسایکلمان هەبێ تایبەت بەم بوارە هەرچی لە مزگەوتەکانە هەیە کوپەکان فڕێمەدەن گشتی لە شوێنێکە بۆمان کۆکەنەوە دەرچوو هەموو ڕۆژێک سەروی 9 ملیۆن هەموو ئەم سفرانە دەرکەوت هەموو ڕۆژێک سەروی چارەگە ملیۆنێک 280,000 مترمان هەیە گشت ئەمانە جارێکی تر بە پاچی ئەکرێتەوە ینی فڕێدرێتەوە ناو ئەو ریسایکلە دووبارە دروست دەکرێتەوە ژینگەمان پیس نەکرد خوا ئەمەی پێخۆشە لە ئەنجامە ئەمە بۆمان دەرێکوێت لە ڕاستیداکە ئەمە ئەو بابەتانن کە لە مانجی ڕەمەزانە هەستی پێکرێت کە ژینگە پیسە بێت یعنی شتێکی تر کە پەیوەستە بە ژینگە و مەسەلەی پاکوخاوێنی مزگەوتەکانە ئەرێ تۆ بینی بە 100 کەس و بە زیاتر لە مزگەوتەکانە ئەخەون ئەمێنەوە بە ڕۆژ نیە ئەڵەن سپلیت هەیە و کارەبا سەرفەکرێ ئەو حەقم بە جانیبی کارەباکەو نییە ئەوە ئیشی ئەو قافە بەڵام من مەبەستم ئەوەیە مزگەوت چۆن ئەبێ خەڵک تیای بخەوێ ئەژنێ ئەم هەموو کاربۆن دایۆکسایدە ئەم هەموو گۆرەویە ئەم هەموو بۆنە ئەم فەرشە نوێژی لەسەرەکری ئەم هەموو خەڵکە لە سەری خەوتووە لە پارشەوە لە سەری خێوە و نزیکی نوێژی نیوەڕۆ هەڵەسێ و نوێژی نیوەڕۆ نوێژەکەنەوە ئەخەوێتەوە تاوەکو عەسر مزگەوت بۆ خەو نەکراوە ئەمەش بابەتێکی ترە کە بەڕاستی لەگەڵ زەوقی سەلیمە ناگونجێتەوە لەگەڵ زەوقی سەلیمە ناگونجێت لە مزگەوتە ئەمانە مەسەلەن بەم شێوازانە بکرێ بۆیە هەر ئەوەش جارێکی تر ئەمان بات و سەربابەتی ژینگە کە لە ڕەمەزاندا دووبارە ژینگە پیسە بێتەوە بەوەی کە بازرگانەکانمان خواردنی ئەکسپایر یا هەرزانی نزیک ئەکسپایر دێنن بە 15 ڕۆژیدی ئەکسپایرە بێت وانە ئینجا بێ حکوومەت هەمویان وەرگێتەوە دەستی بەسەرا بگرێ و بە شۆڤڵ و نازانم چی بیخاتەوە ژێر خاک خۆ ئەوە چارەسەر نییە جارێکی ترێمە ژینگەمان پیس کردەوە بە هەزارەها تەن یعنی ئەم کاتی من و تۆ قسەیتیاکەن لە یەکێ لە پارێزگاکان نزیکەی 250,000 تەن خواردن گیراوە دەستی بەسەرا گیراوە یعنی ئەم ژمارە خەیاڵیانە وڵاتانی دەوروبەرمان بەس ئاودیو یەکەن بۆ ئێمە دوای ئەڵێ ئەکسپایرە ئەو قازان ئەڵێ من پارەی خۆی بردووە جگە لە پارەکەی ئەڵێ ئێوە زبڵخانن فڕێندای ئاودیو خۆتان چارەسی چکەمە دەسەڵاتمان نییە بینێرینەوە کە نەمان نردەوە خاکی خۆمە ئەم خاکە لە ژێریدا هەموو ڕۆژێک ئەم هەموو زبڵە فڕێدرێ بە شوشە و بە پلاستیک و بە نایلۆن و ئەم بابەتانە اینجاوەرە سپێ خانووی لەسەر بکە مەگەر ئێستا نابینی یەکێک لە بیناکانی کە بۆ مۆڵێک کراوە لە شاری هەولێر ئەرزی هەڵکەندوو هەتاوەکو 50-60 متر ئەبێ پایڵ دابنێ چونکە ئەرزەکەی ژێری زبڵخانە بۆ کاتی خۆی بە هیچ شێوەیەک خانوو بینای لەسەر ناکرێ ئەڕوخێ ئەبێت تۆ سەر لە نوێ خۆڵەکەی بگۆڕیتەوە خۆڵەکەش ئەبێ بگۆڕیتەوە جاری ئەمە هەمووی ژینگە چییە؟ نەفرەتی ژینگە پیسکردن لە داهاتوو بۆ نەوەکانی داهاتوو دوعای خێرمان بۆ ناکەن دوعای شەڕمان لێکەن چونکە هەروە فرێدراوەتە ژێر زەوی و بۆی ڕەمەزانە بێ ڕەمەزانێکی کەسێک بێ ڕەمەزانێک بێ ژینگەی تێدا بێتە پارێست مامۆستا زۆر سپاس بەردەوامی لەسەر گفتوگۆکەمان بەڵام دوای ناوبڕێک بەڕێزان لەگەڵ ما بمێنەوە دوای ناوبڕێک و ئەگەڕێنەوە
بەڕێزان دووبارە سڵاو بەردەوامی لەسەر پێشکەشکردنی پرۆگرامی بە کوردی ئێستاشن لای میوانە بەڕێزەکانمان بۆ وەرگرتنی ڕاو سەرنجەکانیان لەسەر کۆی مژاری بەرنامەکە. دووبارە سڵاوتان لێبێ بەخێر بێن. پێمان خۆشە ئێستا لە چوارچێوەی ئەو تەوری کە باسمان کرد گوێبیستی پرسیارەکانی ئەوە بین تاوەکو تاتوی وەڵامەکەی بکەین. بەڵێ فەرموو. سەرەتا سوپاس بۆ کاناڵەکەتان کە لەو ڕێگەوە توانیمان بگەین بۆ مامۆسای بەڕێز و کوزان خۆیش دەستخۆشتان لێکەین. مامۆسای بەڕێز زۆربەی ئاماژەکان کە وەکو بڵێن فەلسەفەی ڕۆژوو لە قورئان ئاماژەی پێکراوە و تێگەشتنی بەڕێزیان سەبارەت بە لایەنی ڕۆحی بوو، چونکە ئینسان لە دوو لایەن پێی وەکو بەڕێزان ئەزان لایەنی ڕۆحی هەیە لەگەڵ جسمانی. ئەوانەی کە بەڕێزان ئاماژەتان پێیان و بڵێ فەلسەفەکان زیاتر لایەنی ڕۆحی بوو لەگەڵ بینی ئینسان لەگەڵ خۆی گەورە. ئایا ئەو لایەنە جسمانی هەیە، یعنی لە قورئانە فەلسەفەیەک هەیە کە بڵێ ئەو سوودانەی کە ئاماژاوە بۆ جسمی ئینسان بەسە سوودی جستەی هەیە؟ بەڵێ سوودی جستەی بەڵێ. هەنێک پاشبەندی باش کرد مامۆسای بەڕێز، بەڵامەکو خاڵێکی ڕوونکە هەبێت لە قورئان ئاماژەی پێ بکات. بەڵێ بەڕێز دەست خۆش بێ. بەڵێ سپاس. زۆر سپاس. فەرموو. سەرتا زۆر سپاس بۆ ئەم تەوەرە بیمەتان بەخشی ئەم هەلە. پرسیارەکەم لە بەسی زەکات دابوو کە مامۆسا فەرمووی کاتێک کەسێک زەکاتێکی زۆری هەیە بۆ نوێن دەفتەرێک بیدا بە کەسێک لە فەقیری ڕزگاری کە باشترە لەوەی، بەڵام ئێستا وەکوی بینین وەزە قەیرانێکی زۆرمان هەیە خەڵک قوتی خواردنیە بیخوا. ئایا ئەوە باشتر نییە کە دابەش بکرێت بەسەر ئەو فەقیرەیە کە قوتی خواردنیان هەیە بیخوا، یا کەسێک پڕکەی کەسێک لەلا قڕ بێ؟ ئەنی ئێستا هەمومان دەزانین کە لە وەزعی ئاوا دەین. لیژنەی فتووە باشنێک کە فتووە بدات ئایا زەکاتەکانتان بۆ شێوە دابەش بکرێت؟ سپاس دەکەم. بەس سەرنجێکی تریشم هەبوو، ئایا لە ئیسلامدا کاتی خۆی کە زەکات دراوە ئەو ڕێژەیە کە بۆ زەکات دانراوە، ئەنی لاان ئەو کات هەمووی ڕێژەیەکە وەکو یەک بێ فەقیر بوو بێت، بەڵام ئێستا ئەبینین دەوڵەت بۆ دەوڵەت فەرقی هەیە. ڕێژەی زەکات بەبێ هەژاری و دەوڵەمەندی ئاستێک زۆر جیاوازیان هەیە. ئایا ئیسلام ڕێگەیشی بۆ نانە ئەو دەوڵەتانی کە باری ئابووریان زۆر بەرەوسەرە بە شێوی جیاواز زەکات بدەن لەگەڵ ئەو دەوڵەتانی کە باری ئابووریان کەمترە بۆ ڕێژەیەکی ئیسلام دابینی کردووە زەکات بدرێ؟ زۆر سپاس. دەست خۆش بێ. سەر چاو. بەڵێ سپارازێکی تر سەرنجێکی هەیە؟ بەڵێ دووبارە زۆر سپاس مامۆستا بۆ دەرفەتێکە وێمەتاندا. پرسیارێکە مامۆستا مانجی ڕەمەزان گرنگەکەی لەوەیدایە کە لەسەرمان فەرز کرایە لەبەر هاتنە خوارەی قورئانە یان شتێک تر هەیە کە ئێمە نایزانین؟ ئی دووەم دەبینی زۆر کەس لە مانجی ڕەمەزانە بە ڕۆژ دەبێ لەلایەکی دۆ بەس نوێژ ناکات یان زەکاتەکە نادات یان دەتوانێت شەو نوێژ ناکات. ئەوانە تۆ چۆن خوێندی؟ دەست خۆش بێ. بڵێ ئێستاچین لای مامۆستا بۆ تاوتوێکردنی وەڵامی ئەم پرسیارانە دواتر گەڕێم لایەوە بۆ وەرگرتنی پرسیاری زیاتر. مامۆستا دووبارە سڵاو. بەڵێ ئەوە گوێبیستی پرسیارەکەم بووی مامۆستا یەکێک لەوانە کە پرسیارەوەکە ئایا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا تەنیا لایەنی ڕۆحیەکە باس کراوە یا لایەنی جستەی باس کراوە گرنگی مانگی ڕەمەزان کە سوودی هەیە بۆ جستەی مرۆڤ؟ هەموو شتەکان دوولایەنە سێلایەنە چوار زیاتریشیان ڕەنگە هەبێ، بەڵام تۆ قەت نەتگوتوە من نوێژەکەم لەبەر ئەوەی نوێژ ڕاضەیەکی باشە بۆ ئەعزاکانی بەدەنم وانە، چونکە ئەتوانی ئەو حرەکاتانە بکەیت و ناوی نوێژیشی لێ نەنی وایە ئەتوانی بیکەیت. کەواتە هەموو ئەم بابەتانە یەکێک ئەتوانێت پارە با بە خەڵکو لە هەمان کاتیشدا باسی ناوی نەنێ زەکات، ینی موسڵمانیش نییە و پارە بە خەڵکی شەدات و ناوی نەنێ زەکات بۆ نمونە. کەواتە تعبود و مەسائلی تعبودی و مەسائلی پەرستن هەمیشە ئەو لایەنە ئێمە لەکوێ هێنین؟ خوا وای فەرموو، خوا فەرمووی لەعەلەکم تەتەقون. کەواتە بەدڵنیایی لە تەنیشتی شێوە سوودی هەیە بۆ جەستە، سوودی هەیە بۆ تەندروستی، بەس ئەوە سەبەبی ڕئیسی نییە بۆ یعنی هۆکاری سەرەکی نییە بۆ فەرزکردنی ڕۆژوو. ئەگەوە بۆ خوددا ئەوەی دەفەرموو وانە وەکو هەندێک کەس ئەڵێ سووم و تەسیح و ئەوەکە قسەیەکە، ینی ئەگوترێ ئەوە قسەیەکە ئەڵێ بە ڕۆژوو بە بۆ ئەوەی کە سەحەتت باش بێ. ئەکرێ ئەم ئینا هیچ ڕەبتی بە موسڵمانی شەوە نەبێ، ئەکرێ هەموو ئاینەکانی دیکە، چووە خوددا دەفەرمێ کەما کوتیبە عەلە الەذینە من قەبلیکم، پێشی ئەوەی ئێمە شەبین هەر هەیە و فەرز بۆ لەسەر زۆربەی ئاینەکانی تریشا لە دنیادا هەیە. کاتە مەبەستمەوە بوو ئێمە هەمیشە شتی سەرەکیمان هەیە و لاوەکیمان هەیە، شتی سەرەکی و لاوەکی. حتا ئەگەر ئەمان قوتابی خوێندکاری بەشی کیمیا بن، ئێمە هەمیشە لە کیمیا دوو مادە تێکەڵەکەین لە پێناوی دەستخستنی مادەی سێم، بەس هەمیشە لەگەڵ مادەی سێمە ئەڵێن زائید پلاس چی دێ H2O. ئێمە ئەوەمان نەویستوە، بەس هەندێ مادە پێ دەوترێ وەکو کارلێکی لابەلا دێت لەگەڵیدا، بەس ئێمە نەشمان ویستوە. ئێمە ئەچین گەرمەچێنین، بەڵام لەگەڵیشیدا کە بارانە بارێت چەندین تۆوی تر هەیە گەنمنی ئەوش لەگەڵیدا ئەڕوێ. ئەوەمان نەویستوە، ئەرزمان بۆ ئەوە نەچێڵا بوو، بەس لەگەڵیدا هات. کەواتە
ئەو قسەی من کردم مانای وان نییە سوودی تری نییە بەس گوتم ئەوە کافی نییە چونکە ئەگەر ئێستا بە یەکێ بڵێ ڕۆژوو بۆ تەندروستی باشە ئەڵە دێ من بۆ خۆم لە زستانە لەگەڵێەوە بە ڕۆژوو نابم هیچ ڕەبتی نییەکەواتە ینی خەڵکێک ئەتوانێ وەکو ئێمە ئەوەندە سەعات نان نەخوا و ناوی نەنێ ڕۆژوو بڵێ من بۆ تەندروستی خۆم باش ئەتوانێ ئەمە بکە وانە بڵێ بۆم بوتم هەڵەیە بڵێ ڕۆژوو لەبەر ئەوەیە فەقیرەکان دەوڵەمەنەکان هەست بە برسێتی فەقیر بکەن ئەگەر وابێ بێ فەقیر بە ڕۆژوو نەبێ چونکە خۆی هەستی پێ کردووە یعنی ئەم قسانە ئەبێ بە مطلقی وەرنەگیرێ ئەبێ بە ڕێژەیی بە نسبی وەربگیرێ جوانە مامۆستا پرسیارێکی تر هەیە هەر تایبەت بە زەکات وایە مەسەڵەن سەر پرسیارێک ئەڵە زەکات بە یەکسانی دابەش ناکرێت وڵاتی ئێمەیە هەژار و جاری وایە زەکات دەدرێت بە کەسێکی کە پێویستی پێ نییە بەداخەوە زانی چۆن ئەو باسە زۆر گرنگە ئەڵێن زەکات ینی هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە فەقیر لە فەقیری دەربێنی بەس ئێمە بەم تەمەنەی من هەمە و زیاد لە تەمەنی ئەمان هیچ فەقیرێک لە فەقیری دەرنەهاتووە بە زەکات بۆ چونکە زەکات وەکو خۆی سەرف ناکرێت زەکات ئەوەیە ینی مەسەلەن کەخوا لە قورئانە باستی کردو ئەکرێ قوتابیەک ئێستا بچی پارەی خوێندنەکەی بۆ بدێ ئەمان لە کۆلێجی ئەهلی نین زەکات ئەوەیە ئەگەر یەکێک لەمانە نەتوانێت 4 ساڵ پارە بە تۆ پارەی هەر 4 ساڵەکەی بدەیت ئەیخێتە بابی حوتەمەوە فی سەبیللا ینی ئەو بابەی ئەو بەشەی کەوا پەیوەستە بە خوێندکارێکەوە بە قوتابیەکەوە بە سەدەقەیەکی جاری ئەمە باش نەبوو لەم حاڵەتەدا کەواتە ئەم شێوازی دابەشکردنی وردە من باسی ئەوم کردن خەڵکێ 10,000 وای وردەکاتەوە 10,000 کەواتەمە وەکو دەرۆزەکەرێک هەر سێژەمەکە فڵانە کەس نانی خواردو ئیتر دوای نەما ئیتر تەواو بوو کەواتە وڵاتانەکە بچیتە وڵاتانێک تر مەسەن بۆ نۆکو مالیزیا و ئەوانە زەکات فەلسفەیەکی هەیە سنووقێکی هەیە بە شێوازێکی تر حکوومەت ئێمە من لە لیژنەیەک بووم لەگەڵ وەزارەتی ئەوقافە پرۆژەیەکماندانا بۆ مەسئلەی زەکات چۆن لە هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە بەڵام لەبەر ئەوەی پارەیە ئەبێ ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر بدا خەڵک بزانێ پارەکەی چۆن دێ چۆن کۆ ئەکرێتەوە لە چ بوارێکا سەرفەکرێ ئەوە بێ ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر بدا اینجا لە ڕێی وەزارەتی ئەوقافەوە بێ ئەو کارە بکرێ بەڵێ لەبەرەوە زەکات بەم شێوازە نییە یعنی وەکو پێغەمبەر درودی خوای لەسەر لە فەرمودەیەکە فەرمووی لەیسە الفەقیر من تەرده اللقمة واللقمتان فەقیر ئەوە نییە دوو لقمەنانی بێتێ و بڵێ الحەمدوللا تر برسێتێکم ڕۆی بێ لە برسێتی دەریکەین ئەبێ لە فەقیری دەریکەین کەرامەتی پارێزی بەڕاستی اینجا لە هەمان کاتی شەوەڵێ پرسیارەکەی تریش مەسەلەی ڕێژەی زەکات ڕێژەی زەکات ئەرێ لە 102 و لە قورئانە هەیە نا لە چۆ هاتووە ئەڵێن لە سنەتەوە لە پێغەمبەرەوەمان هاتووەتەوە کاڵی 102 یعنی لە چلایەک کردووە ئاڵێ ئەم دانانی ڕێژەیە ئایا پێغەمبەر درودی خوای لەسەر بە سیفەتی نەبی و ڕەسوول داینا کە قەت دەستکاری نەکرێ زیاد نەکرێ یان بە سیفەتی چونکە پێغەمبەر ساسەم زیاد لە پۆستێکی هێلەیە کاتدا نەبیە ڕەسوولە موفتیە قائیدە ڕئیسی دەوڵەتە بینی ئینسان هەموو ئەمانەی بەیەکەوەیە زۆرێک لە زانایان ئێستا دەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر کە زەکاتی تەحدید کردووە بە 102 وەکو ڕئیسی دەوڵەت بوو ئەو کاتە 2 ویداناوە ئەم ڕێژەیە دەوڵەت ئەتوانێت بیگۆڕی زیادی کا کەمی کا بەپێی بودجە بەپێی داهاتی ساڵانە بەڵێ هەموو ئەمانە ئەو پرسیارێکی زۆر جوانە پرسیارێکی زۆر بەهێزە پرسیارێکە ئەمان خاتە بەردەمی بەرپرسیارەتێکی دیکە کە جارێکی تر لەم بابەتانە بڕوانین پێغەمبەر درودی خوای لەسەر وەکو چۆن ئەرزی فلان و فلانی تەوزیع کرد و ئەرزی فلانی تەوزیع ناکرێ یان گوت بووە وەکو ڕئیسی دەوڵەت نەک وەکو وەحی ئەمیشیان دیاریکردنی ڕێژەی زەکات لەلایەن پێغەمبەر و درودی خوای لەسەر بە سیفەتی ڕئیسی دەوڵەتی نە بە سیفەتی پێغەمبەرایەتی بۆیە دەکرێت ئەو ڕێژەیە لە ئاستی ئەم پارە و ملیارەها و بلیۆنەها دۆلاری ئێستا لە وڵاتان هەیە بێ ڕێژەیە بگۆڕێ بڵێ ئەوسا هەر پرسیارێکی تری کرد پێم وایە هەر لەقێکی تری هەیە ئەڵێ مەسەن دەوڵەت هەیە هەژار و دەوڵەت هەیە فەقیرە ینی بۆ دەوڵەتە ژارانی کە مسلمانیشن و دەوڵەتە دەوڵەمەندەکانیش کە مسلمانن بەڵام زەکات نادەبێت ینی ئەمە حەقی وایە مەسەن بیر لێ بکرێتەوە ینی ئایا یعنی لە حەجی شەهروا بوو لە حەجی شاوەکو باسم کرد لە ئەڵقەیەکی ڕابردوودا ینی خوای گەورە فەرمیێ لیەشهدوا منافع لهم لیەشهدوا منافع لهم وتم ئەو هەموو قوربانیی کە 3 ملیۆن حاجی دەچنە حەج لە یەک کاتدا و سەری دەبڕن پێم گوتی لە ساڵەکانی 70 فریانەدایان کە لە ژێر خۆڵەوە بۆ چووکە سعودی دەیگوت من وڵاتێکم نەوتم هەیە مەڕ و شتم بۆ چییە دوای گوترا خۆکاکە بۆ ئێوە نییە و حەج بۆ وڵاتی ئێوە نییە لیەشهدوا منافع لهم ئەمە بۆ هەموو ئینسانیەتە حتا بۆ مسلمانیش نییە بڵێ هەر بۆ مسلمان بۆ هەموو ئینسانیەت اینجا بیریان لەوە کردەوە کە ئەمە بێت تعلیب کرێ بخنێتە نێو قوتوبەندەوە ببرێ بۆ هەموو وڵاتانی دنیا بۆ سۆماڵێ بێ بۆ مۆزەمبیقێ بێ بۆ بەنگلادیشێ بێ بۆ نیکاراگوایە بێ
و هەر شوێنێکی دنیاە بێ مرۆڤایەتی ئینسانیەت هەمومان بەشدارین لەم سامانەدا. جا لە ئاستی دەوڵەتیشە بە هەمان شێوە ئەرێ خوددا ئەم سنوورە نێو دەوڵەتیانی ئێستا لە نێوان دەوڵەتەکان هەیە خوددا کێشاوێتی بێگومان نەخێر. جەنگی یەکەمی جیهان تەواو بوو سنوورەکان ئەوەنە دەوڵەت بوون، جەنگی دووەمی جیهان تەواو بوو ئەوەنە دەوڵەت دروست بوو، شەڕی بەڵقان دروست بوو یۆغۆسلاڤیا بوو بە 6 دەوڵەت. جاران ئەوەی ئەو داهاتی لە ناو یۆغۆسلاڤیای جاران بوو هی هەمویان بوو. ئێستا کە بوون بە 6 دەوڵەت لەبەر شەڕ ئێستا دابەش بوو. یەکێتی سۆڤێتی جاران هەتا ساڵی 1991 بریتی بوو لە 15 کۆمار تقریبا. ئەوە هەمویان بەشدار بوون لەو داهاتە کە بوون بە 15 کۆمار. ئێستا هەر کەس شوێنی خۆی. ئێستا وترێ 57 دەوڵەتی ئیسلامی باشان 57 هیوای تایە ملیارەها دۆلاری هەیە، هیواشی تایە هەژارە. خۆ ئەم سنوورە دەوڵەتان کێشایان لە نێوان خۆیاندا، یعنی ئەو دیوی سنوورەکەش مرۆڤە، ئەو دیوی سنوورەکەش مرۆڤە. لیبیا تۆ نەوتت هەیە و دانیشتوانت کەمە، ئەو دیوت تونسە نەوتی نییە، ئەوش محتاج مەغریب جەزائیر تۆ نەوتت هەیە، ئەو دیوت مەغریب بە نەوتی نییە. مەغریب تۆ داهاتی گەشتیاریت هەیە، خوارەوەی تۆ مۆریتانیای نیەتی، خواری تۆ نەیجەرە نیەتی. کەواتە ئەبێ ئەم سنوورانە نەبێتە مایە ئەوەی وەکو تەنور هەژار تایدا بمرێ و بسووتێ. لەبەرەوە ئەوە جارێکی تر مەسەلەیەکی زۆر گرنگە. خودای گەورە لە قورئاندا زیاد لە 57 شوێن باسی ئەموالەکە فەرموێ ئەموالەهم ئەموالیهم ئەموالەکم، یعنی هەمیشە لە پارەدا کوم هم یعنی پارەکانتان پارەکانیان کەنەوە پێمان دەڵێ بەشەریەت هەمووی لەو پارێدا بەشداری کردووە، مرۆڤایەتی هەمووی لەو بەشداری کردووە. نەباسی ڕۆژی قیامەت کەی پارە مەزمومە ئەڵێ ما ئەغنا عنی مالیە، ئەگەر لێ يحسب أن ماله أخلده. لو شوناني كمال إضافة أكري بو تاكا كس ماله مالية لو زم كراوة كهمو بارك الله تنيا من بي زم كراوة، بس أموالهم أموالهم أموالكم مدح كراوة. خدا أيوة بيا ما بلي هرشي داهاتي دنيايا ويا خوي خدا كدنياي دروس كر أم ششكي شورا أول روج هلات تا روج أواي ئەم 6 کیشوەرە و ئەم 7.5 ملیارە بلیۆنە ئینسانی کە لە سەرێتی بە زیادەوە بەشیان دەکا. بەس من چی بکەم؟ سنووری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئاوهایە، کەنەداش ئاوهایە، رووسیا ئاوهایە، بەنگلادیش ئاوهایە، فڵان شوێن ئاوهایە، کوردستان بێ دەوڵەتە. ئەمە خواوەی نەگوتووە، خوا گوتوێتی ئەوەی پێم بەشی هەمووتانەکە. بەڵێ جوانە. مامۆستا پرسیارێکی ترەکە ئەو یەکێک لە بەڕێزەکان ئەڵێ مانگی ڕەمەزان بۆچی فەرزکراوە، حکمەتەکانی چییە؟ ئایا لەبەرەوەی کە ئێمە بڕۆژووبین هەر لەبەرەوەی لە قورئان هاتووە یان هۆکاری تری هەیە؟ من پەیوەستکردنی بە دابەزینی قورئانەوە پەیوەست نییە بە باسەکەەوە بەقەدەر ئەوەی کە ئێمە ینی ڕۆژوو خۆی لە خۆیدا بریتە لە عیبادەتە لە عیبادەتەکان چوە خۆی گەورە فەرمووی کەما کوتیبە عەلە الەذینە من قەبلیکم، یعنی ئێمە پێشی ئێمەش نەتەوەکانی دی و گەلانی دیکە ڕۆژویان لەسەر فەرز بۆ ڕۆژوو هەر هەبووە. کەواتە مەسئلەی ڕۆژووەکو باسم کرد یەکێکە لەو عیبادەتانەی کە تایبەتمەندی خۆی هەیە، یعنی تۆڵی تایبەتمەندێتی نوێژ چییە؟ ئین الصەلاتە تەنها عن الفەحشاء والمونکەر، یعنی تۆ 5 مەحەطەت هەیە 5 جار دەست نوێژەگری وەکو پێغەمبەر دووری و خوای لەسەر فەرمووی، یعنی ڕووبارێک لە بەردەمی ماڵی تۆ تێپەڕە بێ ڕۆژی 5 جارە چی دەست و دەموچاوی لێ ئەشۆی پاکە بیتەوە. کەواتە ئەوە دەست نوێژ پاکی کردینەوە. کەواتە نوێژ وای لێکردین لە بەیانیە و تا نیوەڕۆ کارێکی خراپ دژ بە مرۆڤایەتی ئەنجام نەدەین، لە نیوەڕۆ تا عەسر کارێکی خراپ ئەنجام لە عیشاوە تاوەکو بەیانی بەردەوامی بە پەیوەندی لەگەڵ خوددادا سەڵات بوو بە سیلە. بەم شێوازە نوێژ بوو بە مایە ئەوەی کە ئێمە لە کاری خراپە دوور خاتەوە. وانی ڕۆژوش خوا فەرمووی لەعەلەکم تەتەقون. من فەرقی ئەم لەگەڵ ئەوی تر چییە؟ فەرقی ئەم لەگەڵ ئەوە بۆیە لە حەدیسی قودسیە خوددا دەفەرمێ ئیلا الصەوم فەئینەهو لی، یعنی تایبەتمەندیەکی هێوتمان ڕۆژوو ڕیای تێدا ناکرێت. تایبەتمەندیەکەی ڕۆژوو ئەوەیە کە خۆت و دیوار ئەمێنیتەوە، خۆت و 4 دیوار ئەمێنیتەوە، کەس ئاگای لێت نییە تۆ هیچ ناو. ئەم حاڵەتە بەدیع زەمان سعیدی کوردی بەڕەحمەت بێ فەرمێ ئەمە تەجەلیاتە، ئەمە درەوشانەوەی ئیسمی خوددا الرەقیبە. خوددا یەکێک لە ناوەکانی الرەقیب، خوددا چاودێری کارە. یعنی تۆ لەوێدا هەست دەکەی تەنها چاودێرێک لەسەر تۆ بێ و ڕەقیبێک لەسەر تۆ بێ هەر خوددایە. آخر ئەم حاڵەتە 30 ڕۆژ لەگەڵت بڕوا وەکو خولێکی 30 ڕۆژە هەست بەو ڕقابەیە بکەی. من زۆرم پێ سەیرە موسڵمان دوای 11 مانگەکەی تر ئەو ڕەقیبە فڕێدا، ئەو ئیسمە فڕێدات و کەئەنەو ڕقابەکەی لەسەر نەماوە ئیدی ڕاتەوە سەر حاڵەتە خراپەکەی پێشووی بەڕاستی فاشیلە لە دەورەکە. ڕاست
مامۆستا سوپاس ئێستا لای میوانەکان بۆ گرتنی پرسیاری زیاتر سەرتەوەرەکە بەڵێ ئێستا کوێتر پرسیاری هەیە پێمان خۆش بوو گوێبیستی بین بەڵێ سەرەتا دەست خۆش مامۆستا چاس بۆ ئێوەش مامۆستا باسی عادەتی کۆمەڵگەی کوردی کرد کە زۆرێک لە ئەتوانین بڵێن عادەتی نەشامان هەیە وەک خەوتن لە مزگەوتەکان یان ئیسرافکردنێکی زۆر یان چەندها هۆکاری تر چی بکرێ بۆ ڕێگریکردن لەمە ئایا مەلای مزگەوتەکان پێویستە ڕێگری لەمە بکەن یان لەلایەن ئەوقافەوە وە خۆمان نەزانین بۆیە خەڵکە چێتە مزگەوتەکان نەخەوێت لەبەر چیە لەبەرەوەیە کە لە ماڵەوە کارەبانیە لە مزگەوتەکان کارەبا هەیە یان چەندەها هۆکاری تر چی بکرێ بۆ ڕێگریکردن لەمە یان باشترکردنی و سەرنجی دووهەمم لە مەسەلەی ئیسرافکردن و گرانی بازار و قۆڕەخکاری لەلایەن بازرگانەکانەوە کە ئەمە زۆر گرنگە ئاماژەی پێبن جەنابتان و خۆمان نەزانین لە ئیسلامدا قۆڕەخکاری لە بازاردا حرام کراوە دروست نییە لە ڕەمەزانیشدا زۆرێک لە ماڵە فەقیرەکان لەوە ترسن ئەرەوەڵا ڕەمەزان هات شت گرانە بێ یعنی ئەمە لە لای خەڵک زۆر باوە بۆ لەبەرەوەی بەرەبەرە شتەکان گرانە بن خەڵک زۆر جار پێش ڕەمەزان شت زۆرەکڕێ بۆ بازرگانانە چی بکرێت کە قۆڕەخکاریەکەن و سەرنجێکی ترم ئێمە خوای گەورە لە قورئانە ئەفەرموێت شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس هدى للناس واتە هدایە بۆ مرۆڤایەتی بۆ هەمووی ئینسان بەڵام لە کۆمەڵگەی خۆمانە ئەتوانین بڵێن زیاتر خەڵک سێری مسلسل و دراما و بیانیەکانەکات یان خۆی مەشغوڵەکە بە چەند شتێکی تەرفیهیەوە ئەو هودە لیناسە بەکار ناهێنێ واتە ناسێ بانگەواز بۆ دینەکەی بکات و زۆرێک لە کەناڵەکان بەجددی ینی زۆر گرنگی بە مانگە نایەن و گرنگی بە و هۆشیارکردنەوەیانە نایەن بەداخەوە کە دەبێت زۆرێک لە کەناڵەکان هۆشیارکردنەوەی تیا بەکاربێنن و ئاماژەش بۆش بکەیت و یەک سەرنجی کۆتایی ببوورە باسی سەرفیترە و زەکاتت کرد زۆرێک لە دەوڵەمەندەکان سەرفیتە و زەکات دەنێرن بۆ دەرەوەی شاری خۆی یا دەرەوەی ماڵی خۆی کە ئەمەش لە ئیسلامدا ئاماژەی پکرا و ئاماژەیەکیش بۆ بکەی سوپاس دەکەم دەست خۆش زۆر سوپاس چ بەڕێزێکی تر ئێستا بەڵێ دۆ خاتونە بەڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم پرسیارێکم بۆ مامۆستا بەڕێسە بوو چۆن مسلمان بتوانێت کاریگەری عیبادات لەگەڵ خەڵکی جێبەجێ بکات چی بکات کاریگەری عیبادات یعنی ئایا ڕۆژ و کاریگەریکی وا هەیە کە هەست و کەوتت باشتر بێت لەگەڵ خەڵک بەڵێ بەڵێ چی تر پرسیارێکی هەیە بەڵێ یا باش مامۆستا دێنە سەر پرسیاری ئەو یەکێک لەو بەڕێزانی کە باسی عادەت و عادەتی نەشیاوە کە لە مانگی ڕەمەزانە کە خواردنی زۆر و خەوتنی زۆرە مرۆڤ دوای مانگی ڕەمەزان دەرەچێت لە جیاتیەوەی مانگە سوودی لێوەرگری بەڵکو زەرری لێکە قەڵەوە بێ و پارێکی زۆرشی سەرف کردووە ینی چۆن بکرێ ئەم عادەتانە بەڕاستی بنبڕ بکرێ ینی ئایا پێویستی بە چییە ئەو بەیاساش ناکرێ بڵێن بەیاسا بکرێ هەمیشە ئێمە دوانەیەکمان هەیە دوانەی هۆشیاری و یاسا پرسیارەکە ئاوا دەستپێکا ئەو پرسیارە بەم پرسیارە وەڵام دێتەوە ئایا ئەوە هۆشیاریە یاسا دروستەکە یا یاسای هۆشیاری دروست دەکە دەڵێن ئەمە هەردووکی یەکتر دروستەکە بەمانایەکی تر دواکەوتوترین مرۆڤی کۆمەڵگەی خۆمان بێنە هەر ئەمڕۆ گەشتە ئەوروپا ئیقامەی وەرگرت و لە ئەوروپا ژیا یەکسەر عەقڵە بێ هۆشیارە بێ ئەڵێن بۆ ئەڵێن لەبەرەوەی برادەرەکانی پێڵێن ئەڵێ لێرە غەڵبە غەڵب مەکە و لێرە دەنگی بەرز منوێنە و جیرانەکەت دێ گلەیت لێکات و گلەینا ئەدا بە پۆلیس ئەو کاتە ئەو نەغەرامە ئەکری لە نێو بازارە ئەوە فرێدەی ئەو هەیە لە ترافیک لایتە ئەوە بکەی ئەو هەیە ئەو ئیجازەی لێخوڕینی ئۆتۆمبیل و شۆفێری کە هاتە بە پۆینتە ئەوەنە پۆینتت لێ بڕائیدی ئەبێت تا ئەوەندە ساڵە لێ نەخوڕی جارێکی تر سەرپێچی وات کرا بینیت چۆنە بینیت ئەم نەخوێندەوارەی کۆمەڵگەی ئێمە لە لادەیەکی دوورە دەستەوە چۆ ئەوروپا چۆن عاقڵ بوو لەوێ بە کولتورتیە ئەوە جارێک کاتە یاسا هۆشیاری دروست دەکەن هۆشیاریش یاسا دروست دەکەن بەمانایەکی تر چەند ئەڵێ تکایە ڕنجاتان لێکەین تکایە خۆتان ببەستنەوە تکایە پشتێنی سەلامەتی ببەستێن تکایە لەبەر تکایە نایخوا بڵێ 30,000 لە یاسانم هەمووی خۆی بەستێتەوە ئەگەر لێ بوو کەواتە ئەو ئەوروپایش ئێمە ئەیبینین قسەیەکی باو هەیە لەوێ ئەڵێن لە ئەوروپادا هەر یاسا بخەرە ئەو لاوە و بۆ سەعاتێک یاسا جێبەجێ مەکە خەڵک ئەبێ بە وەحش چونکە ئەو خەڵکە بە یاسا ژیراوە یاخود کامێرەکان بگوژێت بەڵێ هەمیشە لە نێو کۆمەڵگەدا ئیلیت نوخبە دەستەبژێرێکەیە وەشیارە دەستەبژێرێکەیە هۆشیارە ئەوە ئەو کەسانن کەواشت لە ئۆتۆمبیلە و فڕێنادەن کۆمەڵگە بن نرخ زیاد ناکەن لە ڕەمەزانە چۆن نەڵەشتی ئەکسپایر بە خەڵک نادەن ئەمە ئیلیتێک و دەستەبژێرێکە هەیە لە بەرخاتری خوا وەکۆڵن ئیسلامەتی دینداری هەیە لە بەرخاتری نیشتیمان هەیە لە بەرخاتری مرۆڤایەتی ئەمە کەمن ئەمانە
زۆرەکەی تری بێ بە یاسا بیگری زۆرەکەی تری دەبێت بە یاسا بیگری ئێستا ئەم مادە ئەکسپایرانە هێنرێ ئەبێ ئەو جۆرە کەسانە ڕسوا بکرێن کەوا ئەم کارە ئەنجامەدەن با بچینە نمونەیەکی نەچینە وڵاتیشی ئەوروپی بچینە تورکیا یعنی نەتەوە یەکگرتوەکان ڕۆژێکی داناوە لە هەموو ساڵێکا پێوترێ ڕۆژی جیهانی بەکاربەر ڕۆژی جیهانی بەکاربەر یعنی هەمومان بەکاربەرین مادام شت لە بازارڕکرین ئێمە کەسێکین مستهلیکین بەکاربەرین بەکاربەر یعنی شتەکڕین وەکو هاوڵاتیەک بەس شتێکە ئەکڕین ئەکسپایرە شتێکە کڕین بە حسابی ئەمە زەیتە سێرەکەین مشکێکی تایە بۆ نمونە لە فڵان کارگە ئەمەمان کڕیوە سێرەکەین مێشێکی تێدایە پازدەی سێ هەموو ساڵێک ڕۆژی جیهانی بەکاربەرە لە هەر وڵاتێکە چالاکی بە جۆرێکەیە یەکی لەو چالاکیانی لەم وڵاتە نزیکەی دراوسێمان لە تورکیا ئەنجامەدرێ بۆ نمونە لەو ڕۆژەدا چۆن خەڵک هەفتە بازاری هەیە شتێکی تر بە جۆرێکی تر هەیە خەڵکانێک دێن پەیجێکەکەنەوە لەو ڕۆژەدا کە پێگوترێ پەیجی پازدەی سێ تایدا هەر کەس چی کڕیوە لە کام کۆمپانیا ڕسوایەکە ئەڵێ ئەو شتێکیا بوو ئەو شتێکیا بوو شوێنێکی تر شۆستەیەک لەسەر جادەکان شتدانن ئەڵێن سێری ئەو زەیتەکەن هی کۆمپانیای فلانە مشکی تێدایە سێری ئەوە بکەن هی فلان کۆمپانیای مێشی تێدایە سێری ئەوە بکەن ئەوەی تیا بۆی جارێکی تر قەت دووباری نکاتەوە جارێکی تر دووباری نکاتەوە کەواتە ئەم بەزەی هاتنەوە بە ئینسانی نائینساندا هەڵەیەکی گەورەیە ئێمە دەیکەین هەڵەیەکی گەورەیە دەیکەین دەبێت بە پێی یاسا بە پێی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی حکوومەت کارێک ئەنجامەدا دەوڵەت کاری خۆی ئەنجامەدا لە هەمان کاتیشدا لە نێوان کۆمەڵگە و دەوڵەتدا لە نێوان کۆمەڵگە و دەوڵەتدا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە 3000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیمان هەیە ئەمانە دەبێت خەڵک هۆشیارکەنەوە بەم بابەتانە بۆ ئەوەی کە جارێکی تر ئینسانی خراپ دەستی نەچێتە ئەوەی کە زیان لە کۆمەلگا بدا و زیان بە کۆمەلگە بەڵام مامۆستا دەست خۆش لەبەر کەمی کات ئێمە پرسیارەکان بەسەرێک لە جناب یەکەمی بۆ جنابش لە سەرێک وڵامی دیتەوە ئەو دوو سێ پرسایتری ما بوو هەر باسیەوە کە گرانی بازار و خۆڕکاری و مانگی ڕەمەزان بوو نەبێتە مانگی هیدایەت و بەروەها زەکات و سەرفترە دەبێ ینی بۆ دەروە شارەکان وانە ئەم پرسیارە پێکەوەی ئەو بەڕێزا ئەگەر بەس زانایان زوو گوتویانە ینی مقداری زەکات و سەرفترە و ئەم بابەتانە نەقڵ مەکەن لە شارێکەوە بۆ شارێکی چ جای ئەوەی کە خەڵکێکمان هەیە ئەچێ بۆ عومرە یعنی ئەچێ بۆ سعودیە لەوێ ئەگەڕێ بە دوای ئەو خەڵکە سعودیانە نییە پێیانی گوتووە شایەتمان هەیە لەسەر ئەم قسێ شایەتمان هەیە کە چۆ بۆ عومرە خەڵکی ئێمە چۆ پارەکەی بردووە لەوێ ئەیدا بە زەکات وا ئەزانێگە لە سعودیە پارەکە بدا بە خەڵکی ئەوێ خێرەکەی زیاترە خدا فەرمووی بە خەڵکی خۆت و وڵاتی خۆت برسیە ئەوە قەینا بۆیە پارەی عومرەکەت بدەی بە خەڵکی ئێرە هەر ئەوەت نەکرد پارەی زەکاتەکەت بۆ بیتە ئەوێ تۆ وڵاتی خۆتە ئەو شت بۆ تۆ نانێرێ ئەمە لە ڕووی ئینسانیت چیمان پێڵێ ئەڵێ بازنەکانی برایەتی بازنەی برایەتی نەتەوایەتی بازنەی برایەتی ئاینی بازنەی برایەتی ئینسانی هەر کەسێک خدا فەرمووی يسألونك ماذا ينفقون يسألونك ماذا ينفقون چی قل العفو يعني الزيادة چی بکەن بەخێر چی ببەخشن ئەڵێ زیادە یعنی لە بازنەی یەکەمە لە ماڵی خۆت تۆ چیە بەخشی ئەو شتێکە لێت زیادە چوو بۆ گەڕک لە ئاستی گەڕەکێکان نەبوو لە ئاستی شارەکەی خۆمانە لە ئاستی شارەکەی خۆمان نەبوو ئەبێنە شارێکی تر لە ئاستی هەرێم نەبوو دەیبێنە عێراق کردومانە لە ئاستی عێراق نەبوو دەیبێنە وڵاتێکی تر ئەو کات ئاوا ورد بازنەکان فراوان نەبێ و ئەچێتە دەرەوە لە بازنەکان بەرەو ئینسانی مەجا لە گرانی بازار و قوڕکاری ئەمریکا ئەو بە پێی یاسا بە پێی سزادان هەبێ سزادان هەبێ یەکێک لە پارێزگەکانی هەرێمی کوردستان کارێکی باشی کردووە کە پێشی هەفتەیەک لە ڕەمەزان هەموو نرخەکانی وەرگرتووە اینجا ئەوێ بزانێت لە دوای ڕەمەزان لە هەفتەی یەکەمی ڕەمەزانە نرخەکان چی بەسەردی هەر کەسێک بە پێی نرخی هەفتەیەک دە ڕۆژ پێشی ڕەمەزان زیادە بخاتە سەری سزا ئەدرێ کارێکی باش مامۆستا ئەو خاتونە کە دوایین پرسیارەکە چۆن موسڵمان وا بکە بە پێی عیبادەتەوە بەهۆی عیبادەت کاریگەری لەسەر موسڵمانی بەرامبەر دروست کات پێناسی مسلمان ئەوە بوو کە المسلم من سلم الناس من يدي ولساني کەواتە وەختێک خەڵک ئەمین بوو لە دەست و زمانی هەر یەکێکمان ئەوە ئێمە مسلمان بووین هەنگاوی دوای ئەمە چییە هەنگاوی دوای ئەمە ئەوەیە چاکە بکەین هەنگاوی یەکەم ئەوەی درک ئەگەر گوڵنی درکیش مەبە هەنگاوی یەکەم ئەوەی عیبادەت فێری ئەوەمان کات درک نەبین زیان لە خەڵک نەدەین و زیان بە خەڵک نەگەێنین ئەم هەنگاوەمان بڕی هەنگاوی دومەیە گوڵ بین هەنگاوی دووەم ئەوەیە خێر ببەخشینەوە بۆی مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی فەرمووی لعلکم تتقون یعنی بۆ ئەوەی زیان نەبەخشن بۆ ئەوەی زیان بەخش نەبن بە ئەو دوای کۆمەڵگە وافعلوا الخير ئەو کاتە بریتە لە بەشی دووەمیان کە بریتە چاکە بکە لەگەڵ ئەو دوای کۆمەڵگە بەڵێ مامۆستا زۆر سوپاس بۆ چوونەکانت لێرە کات تەواو بوو سوپاس دەکەین مادوومان کردی زۆر سوپاس جارێکی تر هەروەها سوپاس بۆ ئەوەی بەڕێزیش کە لەگەڵمان ئامادە بوون زۆر سوپاس بۆ سەرنج و بۆچوونەکانتان دووبارە بەخێر بن زۆر سوپاسان دەکەین بێنانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کاتایرە لەگەڵ ئێمە لە پرۆگرامی بە کوردیمانەوە تا پرۆگرامی داهاتوو بەخواتان سپێرم هەر شاد بن